بسم الله والصلاة والسلام على رسول الله. ئێستا وا سەیری وشەی ثەور ئەەکەم لەسەر ئەم بەردە. مشریکەکانی مەکە کاتێک هاتوون بۆ بەدواداگەڕان بۆ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هاوڵەکەی ئەبوو بەکر ڕزای خوای لێبێت، بیریان لەگەشت ئەو بەردانە کردوتەوە بۆ بەدواداگەڕانیان و دۆزینەوەیان، و هەروەها بۆیان گەڕاون لەژێر گشت ئەم بەرد و کەلێن و سێبەرانەدا. بەڵام خۆی پەروەردگار پێغەمبەر و هاوڵەکەی پاراست و مشریکەکان نیانتوانی بیان دۆزنەوە. سبحان الله. ئێستا ڕێگاکە دەبڕین. بسم الله، الله ئەکبەر، الله ئەکبەر. سپاس بۆخوا. و ئێستا گەیشتینە سەرەوەی چیای ثەور، و لێرە دوکانێکی میوەفرۆش هەیە، و ئەمەیان ئەشکەوتی ثەورە. ئەم ئەشکەوتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵەکەی ئەبوو بەکر ڕزای خوای لێبێت خۆیان تێدا شاردەوە. ئەو کاتەی مشریکەکان بەدوایانەوە بوون بۆ ئەوەی بیانگرن. ئەمە ئەشکەوتی ثەورە. ئێرە نزیکەی کیلۆمەترێک و نیو بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە، و ماشاء الله کەش و هەوای ئێرە زۆر خۆش و جوانە، و هەروەها پلەی گەرمی جیاوازی هەیە لەگەڵ خوارەوە. لێرە پلەی گەرمی 30 تاوەکو 31 پلەی سیلیزیە، بەڵام لە خوارەوە 30 پلەی سیلیزی بوو. کەش و هەوا لێرە زۆر فێنکە. ئەشکەوتی ثەور ئەکەوێتە باشووری مزگەوتی حەرام. ئەوە ئەشکەوتی ثەورە، ئەوەی لە بەردەمە و ئەم کۆترانی لەسرە، و ئەم ئەشکەوتە ئەکەوێتە ژێر ئەم بەردە. دوو کەلێن و دەرگای هەیە. کەلێنێکی لە ڕووی ڕۆژ ئاوایە، ئەو کەلێنەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵەکەی لێی چوونە ژوورەوە، و کەلێنێکی تر لە ڕووی ڕۆژهەڵاتە. سەردانی کردنی ئەم ئەشکەوتە لەلایەن موسڵمانانەوە هیچ بەڵگەیەکی لەبارەوە نەهاتووە، بۆیە هەر کەسێک بە مەبەستی خێر و عیبادەت سەردانی ئەم شوێنە بکات ئەوە دروست نییە و تووشی بیدع بووە. بەڵام ئەگەر تەنها بە مەبەستی بینینی ئەم شوێنە و بیرکردنەوە لە ئەزیەت و ناڕەحەتی کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە بێت، ئەویان ئینشەڵا دروستە و ئاساییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵەکەی 3 شەو لەناو ئەم ئەشکەوتەمانەوە. مشریکەکانی قوڕەیش بەدوایاندا دەگەڕان هەتا گەیشتنە بەردەم ئەم ئەشکەوتە، و ئەبوو بەکر ڕزای خوای لێبێت فەرموو ئەگەر مشریکەکان سەیری پێیەکانی خۆیان کردبا ئەوە ئێمان ئەبینی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەبوو بەکری ئەفەرموو ئەی ئەبوو بەکر، گومانت چۆنە بە دوو کەس کە خۆیان لەگەڵ بێت؟ بۆیە پێی ئەفەرموو ئەی ئەبوو بەکر، خەفەت مەخۆ، خوا لەگەڵمانە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی ئەم ڕووداوەی کردووە و فەرموویەتی إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم. واتا ئەگەر ئێوە پشگیری پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکەن و یارمەتی نەدەن، ئەوە بەڕاستی خوا پشگیری کرد و سەری خست کاتێک ئەوانی بێ باوەڕ بوون و دەریان کرد لە شاری مەکە و یەکێک بوو لەو دوو کەسە کاتێک هەردووکیان لەناو ئەشکەوتەکەدا بوون. کاتێک بێ باوەڕەکان گەشتبوونە دەوروبەری ئەشکەوتەکە، ئەبوو بەکری هاوڵی خەمی لێ هات و پێغەمبەریش صلی الله عليه وسلم دڵی دایەوە و پێی ئەفەرموو خەفەت مەخۆ، دڵنیا بەخوامان لەگەڵا. ئەوسا ئیتر خوا ئاسوودەی و ئارامی خۆی دابەزاندە سەری و پشگیری و بەهێزی کرد بە سەربازانێک کە ئێوە نەتان دەبینین، و بەرنامە و ئاینی بێ باوەڕانی دانەواند و ڕسواتری کرد. بەرنامە و ئاینی خوش هەمیشە بەرز و بڵندترە و خوش هەمیشە باڵادەست و دانایە. و ئەسمائی کچی ئەبوو بەکر ڕزای خوای لێبێت بە شەو خواردنی بۆ ئەهێنان، و سەبارەت بە چیرۆکی کۆتر و جاڵجاڵۆکە و دروستکردنی تەوەن لە بەردەم بەردەرگای ئەشکەوتەکە، ئەمە هیچ بەڵگەیەکی سەحیحی لەبارەوە نەهاتووە. و ئەمە ئەو بەردەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هاوڵەکەی ئەبوو بەکر ڕزای خوای لێبێت خۆیان لە ژێردا شاردەوە.
و لە کۆتاییدا لە شەوی ڕەبیع الئەوەلی ساڵی 14 پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو بەکر لەناو ئەم ئەشکەوتەدا مانەوە. لەناو ئەم ئەشکەوتەدا هاتنە دەرەوە بۆ تەواوکردنی کۆچەکان لە مەکەوە بۆ مەدینە بە هاوڕێیەتی عەبدوڵای کوڕی ئۆرەیقیت و عامیری کوڕی فوهەیرە کە ڕێنیشاندەریان بوون بۆ شاری مەدینە. و ئەگەر سەیری لای باکووری بکەین سەری چیایەکی زۆر ناسراو ئەبینین کە بریتە لە چیای نور. ئەم چیای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی دەکرد پێش ئەوەی وحی بۆ بێت و هەر لەسەر ئەم چیایە جوبرەئیل عليه السلام هات بۆ لای وحی بۆ هێنا و پێی فەرموو اقرأ باسم ربك الذي خلق. جبرائیل سەلامی خوای لەسەر بێت لەسەر شێوەی خۆی لەم چیایە هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە 600 باڵی پێوە بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئاوا بینی زۆر ترسا و هاتەوە لای خێزانی و ئەی فەرموو دام بپۆشن. ئەمەی بینیتان کورتە باس و گرتە ڤیدیۆیەکی کورد بوو سەبارەت بە ئەشکەوتی ثەور وە چیرۆکەکەی. پشتیوان بەخوای گەورە تاوەکو ڤیدیۆیەکی تر و ناساندنی شوێنەوارێکی تر دێنەوە لاتان و بەخوای گەورەتان ئەسپێرم. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.